ژمارەیەک دانیشتووی پرۆژەی نیشتەجێبوونی پاکستین لە سلێمانی گربوونەتەوە بۆ ناڕەزایەتی دەربڕین دژی کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکەیان و دەڵێن کۆمپانیاکە دەستکاری ماستەرپلانی پرۆژەکەی کردووە و شوێنی خزمەتگوزارەکان دەگۆڕێت بۆ یەکەی نیشتەجێبوون. ئەمە شوێنێکی بینایەکی یەک تابقی دوو تابقیە کە بکرێ بە خەدەمات. ئێمە زۆر ئاساییە بەلامان ئەم بینایە دروستی کا با دوو تابقەکەی خۆی بێ. کەس گلەی لێ ناکە، کەس هیچی پێ ناڵێ، کەس داوای هیچیشی لێ ناکە. بەڵام تۆ بیت خەڵک هەیە شوقەی کڕیوە لە زمانی خۆیە لەبەر ئەوەی بەردەمی نەگیرێ و هەموو سلێمانی لێوە دیار بێ ئێستا دوو تاوەڕێ بۆ زەقە کاتەوە لەیە. کێشەی نیشتەجێبوانیان پرۆژەیە چۆتە دادگا و بەوتەی خۆیان دادگا زیاتر لە 6 مانگە بڕیاری ڕاگررتنی کارکردن لە دوو تاوەری نوێی لە شوێنی پرۆژە خزمەتگوزارەکان داوە، بەڵام کۆمپانیای جێبەجێکار پێشێلی بڕیاری دادگا دەکات و پێوەی پابند نابێت. دادگا زۆر بوێرانە دادگای ئیداری بڕیاریدا بە ڕاگررتنی ئەم پرۆژەیە لەبەر ئەوەی لە ڕووی ئیداریەوە ئەم پرۆژەیە ئیجازەکەی بە چەوتی وەرگرتووە. هەڵبەت چەوتە بە تێڕوانینی دادگا بۆیە بڕیاری ڕاگررتنی داوە، بەڵام لەم شارە دەسەڵاتدار نییە بڕیاری دادگا جێبەجێکە گردبوونەوەی ئێمە بۆ ئەوەی ئەمڕۆ لەم شارە دەسەڵاتدارێک نییە بڕیاری دادگا بە موتڵەقی کە دەری کردووە ئەڵێ ئەبێن پرۆژەیە ڕابیژیرێ جێبەجێ بکە. لەم تەلەڤیزیۆنیەوە داواکە مەگە لەم شارە دەسەڵاتدارەیە با داواکاریەکەمان جێبەجێکە. ئەگەر نیشەیترەوە دەستکە و شارەکە حاکمی هەیە بەڵام دەسەڵاتداریتیانە. بەوتەی بەشداربوانی گربوونەوەکە لە کاتی گرێبەستی کڕینی یەکەکاندا لەسەر نەخشە پرۆژەکە 4 باڵەخانەی دەنوهۆمی بووە، بەڵام کۆمپانیا گۆڕیوەتی بۆ 14 باڵەخانەی 12 نوهۆمی و ئێستاش کار لەسەر دروستکردنی دوو تاوەری 25 نوهۆمی دەکات. بڕیار بووە 3 نوهۆم دروست کرێ بۆ خزمەتگوزاری بۆ ناو پرۆژە، ئێستا گۆڕیوانە کردویانە بە دوو تاوەری 24 نوهۆمی. سەرڕایەوە دانیشتوانەکە ناڕازین لەوەی کە ئەمە لە چەند ڕوویەک وەزەرەیان پێگەنێوەکو دابەزانین شوقەکان بەردەمی شوقەکانە گیرە قەرەباڵغی و خراوین کەمبوونەوەی نرخی شوقەکانیان ئەوە داواکارم بە ڕاگررتنی کارکردن تیادا و بۆ شێوەیە دەیانوێت کە پێشدانراوە بە خزمەتگوزاری و گرێ بە خزمەتگوزاری. کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکەش قسەی خۆیان هەیە و دەڵێن ئەو کەسانی گربوونەتەوە کەمینەیەکی نیشتەجێی پرۆژەکەن و بۆ بەرژەوەندی و دەستکەوتی مادی گرفت دروست دەکەن. ئەم لایەنە قانونیە بەکارێنن و عەتفی خەڵک ڕائەکێشن بۆ ئەوەی بەڕاستی دەستیان بگات بە بەرژەوەندیەکی شەخسی و بۆ هەموو لایەکی ڕوونەکەمەوە. ئەمانە داواکاریان کردووە، داوای 270,000 دلار لەو کۆمپانیا کردووە کە بە ئیمزای خۆیان داوایان کردووە و تویانە ئەوەمان بنێ واز لە داواکەین. گرفتی جێبەجێ نەکردنی نەخشە و ماستەرپلانی پرۆژەکانی نیشتەجێبوون لە هەرێم نوێنین و ناو بەناو لە شارە جیاوازەکان دانیشتوانی هەندێک پرۆژەی نیشتەجێبوون گازندەی گۆڕینی دەکەن و دەڵێن سەرمایەدار و خاوەن کۆمپانیای جێبەجێکارانی پرۆژەکان بە پشتبەستن بە بەرپرسانی باڵا ئەو کارانە دەکەن لە پێناو دەستخستنی زۆرترین سەرمایەدا. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.